تۆ داعش هەردوو مەیدانەکەی چۆڵ کردووە لە شەڕدا لە بەرامبەر هێزی پێشمەرگە لە پاشەکشەدایە و لە مەیدانی ڕاکێشانی خەڵکیشدا بۆ نێو ڕیزەکانی ڕوبەڕووی کێشە بووەتەوە. ئەپی ئامارەکان ئێستا گەنجی کورد ناچنە ناو چەکدارانی داعش، ئەوانەشی لەگەڵیاندان بەشێکیان پەشیمان بوونەتەوە. وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێم دەڵێت تا ئێستا نزیکەی 500 گەنجی کورد چوونەتە ناو ڕیزەکانی داعش، 270 لەو گەنجانەش کوژراون و 150 تریان خۆیان ڕادەستی پێشمەرگە کردووە. بەو پێش تەنها 7 گەنجیان دەمێنێتەوە. جگەلەوەی لە 6 مانگی ڕابردوودا هیچ کەسێکی کورد نەچووەتە ناو ڕیزەکانی داعشەوە. هەروەها بەشێک لەو گەنجانەی گەڕاونەتەوە لە ئێستادا ژیانی ئاسایی خۆیان بەڕێ دەکەن. نزیکەی 150 کەسیان گەڕاونەتەوە دوای ئەوەی زانیویانە کە ئەساسی داعش چییە. ئەوانیشی کە گەڕاونەتەوە هەندێکیان گەڕاونەتەوە ناو ژیانی ئاسایی خۆیان، بەڵام هەندێکیشیان هێشتا لەژێر لێکۆڵینەوە و چاودێریان بۆی دڵنیابن کە دەستگامنیەکان دڵنیابن کەەوە گەڕانەوەیکی سەلامەت هاتوونەتەوە. بۆیە من پێم وایە ئێستا ژمارەی ئەو گەنجانەی هەرێمی کوردستان کە لە ناو داعش ماون لە 7 کەس تێناپەڕێت. لەگەڵ نزیک بوونەوەی چەکدارانی داعش لە سنوورەکانی هەرێمی کوردستان و کۆنتڕۆڵکردنی چەند شوێنێک، داعش ئەو گەنجە کوردانی کە لە ناو ڕیزەکانی دابوون وەک بەشێک لە هەڵمەتی پرۆپاگەندەی خۆی بەکاردەهێنا. بە درێژایی ئەو ماوەیەش ناوەندە ئاینی و زانستیەکانی هەرێم زۆرترین گفتوگۆ و سمیناریان بۆ ڕوبەڕووبوونەوەی فکری داعش ئەنجامدا کە هەندێک دەڵێن لە پاڵ سەرکەوتنەکانی پێشمەرگەدا ئەوانش ڕۆڵیان هەبووە لە پاشەکشەی فکری داعشدا. ئەوەش فاکتەرێکی زۆر سەرەکی بوو کەەوە گەنجانی خۆمان بزانکەوە ئەوەی پێشمەرگە ئەیکە ئەوە دڵسۆزی خاک و خەڵک و نیشتیمان و ئاینە، ئەوەی داعش ئەیکاتن دژایەتی دین و خەڵک و مرۆڤایەتیە. تەبعی ڕۆڵی پێشمەرگە ڕۆڵێکی بەڕاستی نەبەرد و جوامێرانە بوو کە توانی دیفاع لە خاک و نیشتیمانی خۆی بکاتن، توانی پلانەکانی گڵاوی داعش زوو بە زوو تێک بشکێنێ و هەروها ئەوەش ڕنگدانەوەی فکری هەبوو لەسەر گەنجەکانی خۆمان کەەوە ئەوەی پێشمەرگەیە کە حەقە دینە ڕاستە نیشتیمان پەروەریە، ئەوەی داعش ئەیکاتن دژی دینە دژی مافەکانی مرۆڤان. لە چەند ساڵی ڕابردوودا چوونی گەنجانی کورد بۆ ناو ڕێکخراوە توندڕەوەکان لە ئاڵۆزیەکانی سووریا و دەستی پێکرد. زۆرنەی گەنجانیش دەچوونە ڕیزی بەرەی نووسڕەوە، بەڵام دواتر لەگەڵ بەهێزبوونی داعشدا چوونە ناو ئەو ڕێکخراوەوە کە ئێستا وەزارەتی ئەوقاف دەڵێت هیچ کەس ناچێت. بەرزان مەلامین، NRT هەولێر.